من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێت. بەختەوەرین لەو ئەڵقەیەش لە بەرنامەی بەخشیندا بە ئێوەی بەڕێزی خۆشەویست گەیشتینەوە. بەڕێزان و خۆشەویستان ئێمە لە قەزای بەردەڕەشین ئەوەی کەوا بەنیازیم بۆ ئێوەی باز بکەین کەوا دابینکردنی 100 کارتۆن لە خواردن و خواردەمەنی و خۆراکە بۆ کەسانی هەژار و نەدار و کەم دەرامەتی ئەو دەفەرە. بۆیە بەو هیوایەن ئێوە لەگەڵمان بن بۆ ئەوەی کەوا بزانین بە چ شێوازێک دابەش دەکرێت وەڕاو قسەکانی ئەو بەڕێزانش کەوا بۆ بەرنامەی بەخشین دەیکەن بە چ شێوازێکە ئێوەش لەگەڵمان بن. خوا خيري نقول بشي خيري هم مسلمان بلوش ان شاء الله برمانا بخشيني ان شاء الله خوا خيري وارد نفسي وخيري هم مسلمان بلوش ان شاء الله علي والله قال باشا خوا خيري تابنسي والله او درين او تابي تماتي او توصل درماتاي او رونو كشميشو خوا خيري بلوشتن او كده خوا خيري هم مسلمان بلوش ان شاء الله. او دمي ضلت ليوان ليوي خما ئاسمان وەک جاران شیناییە گەورەکەی نامێنێ ئاخرچێ حەزەکە لە بن ئاسمانێکی بێڕەنگی خۆڵەمێشیدا بژی گەر لەم خاکە بارانی مەحەبەت و هاوکاری و دەستگیرۆیی هەژاران و نەداران نەبارێ ئیدی چمانایەکەی بۆ ژیانێک کە ئەو شتانی تایەتی زۆر کات سەرچاوەیەک بۆ بەختەوەری مرۆڤ ناکاتەوە. ئێمە هەمومان مرۆڤین بۆ دەبێ لە خەمی تێر و پڕی خۆمان دابین و هاو شێوەکانی خۆمان نێتەوەیان بۆ دەبێ بەکەم و کورتی ژیانی ئەوانی دی خەمبار و بە پۆشتە و خۆشگوزەرانیان دڵخۆش و شادومان نەبین. چۆن دەکرێ نیگاکانمان نەچنەوە سەر هیچ مرۆڤێکی بەشمەینەت و بەدبەخت و وامان لێبێ هەست بە هیچ ئازارێ هیچ هاوارێ بە هیچ گریانێ نەکەین. کەواتە وەرن با هەموو پێکەوە لەگەڵ یەکەم خەرمانەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە هەواری خاڵی و ماڵی چۆڵ و نیگای تاریک و خامۆشی هەژاران ڕۆشنکەینەوە و ویژدانمان ئاسوودە بکەین. بەرنامەی بەخشین وەک نەریتی ساڵانەی خۆی و بە هاوکاری خێرخوازانی دەستواڵا و دڵاوە پرۆژەیەکی گەورە ڕادەگەینێ کە بریتیە لە تۆی خێرخواز لەگەڵ ئێمە وەرە تا هەمومان پێکەوە پێکەنین و خەونی جوان بۆ ئەو بەندەرانە کێش بکەین کە زەمانێکە لە ژێر چەپۆکی بێمەروەتیدا دەگرین. با پێکەوە خەیاڵەکانیان بکەین بەڕاستی و چیتر کۆترەکان جا ڕست نەبن لێمان و فەرمان بە گوڵەکان بکەین پێ بکەنن. بسم الله الرحمن الرحيم بخيرات انت عندكم
خوا پاداشتان بداتەوە بۆ ئەو هەموو چاکەی بە هەر دینارێک بێ بە هەر مەبلەغێک بێ بە هەر پاڵبشێ بە هەر قسەی خێر بێ ئەو بەخشینە هاوکاتە لەگەر سێ خاڵە توانین کورتی بکەینەوە خاڵێکەکەمان مانجی ڕەمەزانی پیرۆزە دومیشان لەگە ئەو خەیرانێکە ڕوبەڕووی ئەو مجتەمەع بۆتەوە سێمیشان بەڕاستی ئێستا سەیر دەکەی کە خەڵک لە بارودۆخێکی ئاوا دەژی کە دەتوانین بڵین قەیرانی نیموچێ و ئیدی بێپارەیە و خواخێری هەموو لایەک بنووسێ و خواخێری ئێوەش بنووسێ کە بەدەستێکی ئەمین ئەو پاداشت و بەدەستێکی ئەمین ئەو کەلوپەلانە دەگەین دەستی ئەو هەژارانە و خواخێتا بنووسی و خواش زاتامات خواخێری بەخشین بنووسی ئەو هاوکاری بۆ خەڵکە مسلمانان کردی ئەوە بریتە لە شەکر ڕوون زەید دەرمانچا زۆر سپاسی بەخشین دەکەین خواخێری خێرخوازان بنووسیکەوە ئەو هاوکاریە بۆ مسلمانانە بەجێگەهاندیە. خدای میهرەبان پشتێکی زۆری بە تۆ بەخشیوە تۆ چ شتێک پێشکەش بە خودا ئەکەی هەموو ڕۆژ شتێک پێشکەش بە ئەو بکە ئەگەرچی بچووکیش بێ ئێستا ئەوەی کە لە نێو گیرفانەکاندایە ئەوەی لە نێو مشتایە پێشکەش بێ باوک و هەژار و بێدەرەتانەکان بکە بزانە کە ئەمەش جۆرێکە لە هاوڕێتی کردنی پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر تۆ بڕوانە نیگای حەسرەتاوی ئەم مناڵە هەژارانە نیگای پڕ لە بەراعەتی ئەم چاوەقەتی سماوانە بە فرمێسک چۆن بۆ ئاسۆکانە ڕوانن چۆن نیگای پڕ لە ماتەمی ئەندێشەیان بە هاوکاری و دەستگیرۆیی ئێوە سپاردووە ئێوەیەک کە دڵتان هێندەی زەوی و ئاسمانەکان فراوانە و بە فرمێسکی ئەم چاوەقەتی سماوانە دڵی ئێوەش ئەنجنە بێ بەرنامەی بەخشین لە کەناڵی ئاسمانی پەیام وەک چۆن هەمیشە ئەنوای بێنەوایان و مەوای ماندوانی ژیان بووە سندوقێکی تایبەت بە مناڵانی بێباو بۆ سەرپەرشتی کردنیان دادەمەزرێنێ ئێوەی خۆشەویست و دڵاوە بە هاوکاریەکانتان ئەم پرۆژە پیرۆزە بگەێنە مەنزڵ و ببەخشن ئەگەرچی زۆر کەمیش بێ چونکە بە دڵنیاییەوە لە نەبەخشین گەلێک باشترە ببەخشن تا بەخشین بەردەوام بێ سەرەتا بە خێراتنی ستافی ئەو بەرنامەی دەکەم بەرنامەی بەخشین داوا لە خۆی تبارەک و تەعالە دەکەم خوا پاداشتیان بداتەوە و ئەمسالیان زۆر بکاتن لە ئەو پرۆژە جوانانە داوا لەو خێرخوازانش دەکەین ئەوەی کە مالیان هەیە خۆی تەبارەک مالیان پێدایە ئەو ماڵی بگەینە ئەو ستافەی و کە بەدەستەشی ئەمینەوە دابەشی دەکەن سەر ئەو کەسانەی کە پێویستیان پێ هەیە و ئەو کەسانەی کە مستحقی ئەو یارمەتیانە زۆر پێویستە لەبەرەوەی کە ئەمە خۆتان دەزانن کە ئەو کاتێ ئێستا مەتێدان لە خەیرانەشی دژوار داینی کە هەموو کەسێک پێویستی ئەو بۆ پێداویستیانە هەیە بە تایبەتی ئەوانی کە بێباوکن و ئەوانی کە بێدەرامەتن ئەوی کە بێبوجە و بێموچەنە ئەوانە زۆر پێویستیان پێ هەیە و داوا دەکەم ئەو پرۆژانە بەردەوام بیتن و ئینشەڵاش بەردەوام دەبیتن بە یارمەتی ئەو کەسانی کەمە خۆی تەباتە مالی پێیاندایە و کە خۆی تەباتە لە دەست ڕۆیشتیوانی کردیە ئینشەڵا ئەم گۆش موفق دەکاتن و دەستان خۆش بی خۆشتانی دەکەم زۆر سپاس بۆ یارمەتیدانی خەڵک
دەستخۆشی بەڕنامەی بەخشینیش دەکەم ئینشەڵا بەردەوام بە لە مانجی ڕەمەزان بۆ یارمەتیدانی خەڵکی فەقیر و هەژار زۆر سپاس ئینشەڵا لەو دنیای خی گەورە ئەجرتان داتەوە زۆر سپاس. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 13 0 965 0 723 25 55. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسولنا الأمين أما بعد ئێمە لە نووسێگەی بەخشین لە قەزای بەردەڕش هەستان بەدابینکردنی 100 کارتۆن خۆراک پێداویستی لۆ مانجی ڕەمەزانی پیرۆز خۆراکان بریتیم و لە برنج شەکر ڕوون ئاوە تەماتە کشمیش شەعریە دەرمانچە و نۆک فاسوولیا لۆبیا. ئێمە زۆر سوپاسی خێرخوازان دەکەین خوا پاداشتی خێریان بداتەوە داواکانی لە داهاتوو زیاتر هاوکاری بەرنامەی بەخشین لەوەی زیاتر هەژاران و فەقیران سودمەند بڵێ خی گەورە پاداشتی خێرتان بداتەوە دەستان خۆشبی. بەڕاستی زۆر زەرورە خەڵک زۆر پێویستی پێێتی زۆر خەڵک داواکاری هەیە بەڕاستی سەتان کاردۆنی دیکە شەبی هەر بەشی و خەڵکە هەژارە ناکات بۆی خەڵک زۆر داواکاریتی زۆر پێویستی پێێتی خوا پاداشتان بداتەوە. بەڕاستی جێگای زۆر دەگرتەوە بۆی خەڵک بێکارە خەڵک نیەتی خەڵک هەژارە پێم وایە شتێکی زەروریاتە لەو خەڵکی بەڕاستی بە تایبەتی لە مانجی ڕەمەزانی پیرۆز خوا پاداشتی خێری بەرنامەی بەخشین بداتەوە. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان ئەوەی بینیتان دابەشکردنی 100 کارتۆن لە خۆراک بوو لە قەزای بەردەڕەش بۆ کەسانێکی هەژار و نەدار و کەم دەرامەت بۆیە دڵیان زۆر خۆش بوو بۆیە دوعای خێریان بۆ ئێوەی خێرخواز و خواپێدا و دەوڵەمەند کرد بۆیە ئێمەش هیوادارین هەموو کاتێک دەستگیرۆیی کەسانی هەژار و نەدار بکەن و هاوکاری و یارمەتی خۆتان لە ڕێگای بەرنامەی بەخشینەوە بۆ کەسانێکی ئاوا محتاج و احتاج بکەن بە تایبەتی لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا کە خێر و پاداشتەکان یەکجار زۆرن بۆیە داواکارین لە خوای پەروەردیگار لە هەموو لایەکی قبول کردی بێت و دەستی ئێوەیش خۆش بێت ئەی دەوڵەمەندان ئەی خواپێداوان و هەروەها دوعا و نزای ئەو کەسانی کەوا محتاج و احتاجن داواکارین کە خوای گەورە قبولی بکات بۆیە دێنە کۆتای ئەو ئەڵقەش بە خوای پەروەردیگارتان دەسپێرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.